ئەو پێدەجی کراوە ئێستا لە بەندیخانەی سەرسازی گەورەکانی هەولێر گواستراینەوە ئاسایشی گشتی دەبی ئازاد بکرێن بڕیار و شتەکە دەرچووە هەموو چاکراوە کە هەموو هەڵە هەبوو لە بڕیاری کە دادگا کە کاتی خۆی دەری کردبوو هەڵی چاپەمەنی و ئەو ڕێنووس و ئەو شتانە هەمووی چاکراوە هەر لەو هەفتەی دوێنێ و پێرێ هەمووی تەواو کرا دوێنێ نردمان ئەمڕۆ ئەمزەدیش ئازاد دەکرێت هەر پێنجەنە ئێستا وا لێوێن دەرێن لە بەڕێبەراتی گشتی ئاسایشی هەرێمن وا لێوێن دەرێن ئێستا چاوەڕێ دەکەین دوای نیوەڕۆ یان چەند سەعاتێکی تریان چەند کاتژمێری تر نازانین کەس نازانێت ماڵباتەکانیشان وا لێوێن دەرێن خانەوەدەکانیشان ئازاد بکرێن باش ئەم بڕیاری ئازادکردیان هەبوو بۆ چوونەتە ئاسایشی گشتی کاتی خۆی بەپێی ئاسادکراوە ئەخە بەپێی یاسات بۆ ئەوەنە کاتی خۆیان لەسەر زمەی ئاسایشی گشتی گیراوە لەسەر زمەی ئاسایشی دهۆک و ئاسایشی دۆش ئەوانی گواستێتەوە ئاسایشی گشتی هەرێم کە لەسەر زمەی وێن دەربووە کە ئەو مادەی ئەو ماوەی کە لەوێ گیرابوون تەوقیف کرابوون هەمویان لە ئاسایشی گشتی بەسەر بردبوون ئەو ماوەیەشان کە لەو حسابکرا لەوێ ساڵێک و 6 مانگ بوون ویان حسابکرا لێ گواسترانەوە کە حکم دران بۆ زیندانی ئەوەی چاکسازی گەورەکانی هەولێر هەر کەسێک کە لە ئاسایشی گشتی بگیرێت لەسەر زمەی ئاسایشی گشتی بی یەکەم جار کە حکم دەدرێت دەگوازرێتەوە بۆ بەندیخانەی گەورە کە حکومەکەی تەواو دەبی دەهێنێرنەوە ئاسایشی گشتی هەرێم چکە لەسەر زمەی وێن دەرگیرەیە هەموو ئەوانەی بادینان هەمیان پێشوەخت کە دەهۆچێون چ لە هەولێر هەمویان ئەوهان لێکردن بڕیار ئەمە بە تەواوی ئازاد بکرێن ئەمڕۆ ئینشاڵڵا بڕیارە بە تەواوی لەسەر خەتینەکە هەمویان ئازاد دەکرێن بەڵام زانە لێون دەڵێن نامەیە چێ پێیان پڕ دەکەنەوە بانجیان دەکەن یەکە بەیەکە بەڵێ نامەچیان پێ پڕ دەکەنەوە بزانە چیان هەیە هەندێک قسەیان لەگە دەکەن و ئازاد دەبن پێنج کەسن ئێستا شارۆچکەی شیراز زێنە ئەو پێنجەنە حکمی خۆیان تەواو کردیا 2 ساڵی خۆیان تەواو کرد کە 2 ساڵ حکم دران لە 2020 جیران لە مانجی 12 بەڵام ماوەکانیان مێژوەکانیان پچر بوو کە گرتنەکەیان ئەوانە هەڵە بوو هەمومان چا کردەوە ڕاستمان کردەوە لە دادگای لە بڕیاری دادگای کە لێی بن بڕی وەکرد بوو هەمومان ڕاست کردەوە هەڵک بوو لە هەڵەکانی چاپ